بڵاو بینەران و بیسەرانی خۆشەویست، من سۆران غەفار ئەمڕۆ لە شاری لەندەنەوە لەگەڵتان دەبم. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک هەستا بە ئەنجامدانی خۆپیشاندانێکی ئەمنانە لە بەردەم کورسوخانەی عێراق سەبارەت بۆ خیانەتە گەورەی کە هەردوو دەسەڵاتی پارتی یەکێتی بۆ هۆی لە دەستدانی لە 151 خاکی هەرێمی کوردستان، هەروەها بۆ هۆی شەهیدبوونی چەندین پێشمەرگە و برینداربوونی چەندین هاوڵاتی سڤیل. ئێستاش لەگەڵم بن دەچینە لای چالاکوانان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانی ڕەوەندی کوردی بۆ وەرگرتنی بیرروڕاو بۆ چوونیان. پەیامتان چی ئەمڕۆ لەم خۆشە؟ ئەمڕۆ هەر ساڵ بەسەر خیانەتی 16 ئۆکتۆبەر تێتە بەڕێت کە تێیدا یەکێتی و پارتی بوونەوە هۆکاری لە دەستدان و فرۆشتنی 150 خاکی هەرێمی کوردستان کە لەو ڕۆژەدا حکوومەتی عێراقی بە هاوکاری ئێران و حەشدی شەعبی هێرشیان کرد سەر خاکی هەرێمی کوردستان و بوونە هۆکاری کوشتن و بریندارکردنی سەدان پێشمەرگە و ئاوارەبوونی زیاتر لە هەزاران کەس و دەمەوێت خەڵکی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەم شتیان بیربێتەوە کە لەم دەنگدانەیە حەق و مافی خۆیان لەم دەنگدانە بسێنن نەفرەت لە خاکفرۆشان و خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر. زۆر ئەوڕۆ ببینێتەوە لە لەندەن بەمبەستی ئیدانەکردنی ئەو خیانەتە گەورە ئەوی 16 ئۆکتۆبەرە. لەو ڕۆژەدا ئەو دوو حزب دەسەڵاتدارە نیوەی خاچی هەرێمیان لەدەستدا و داواکارم نۆ خەڵکە لەو هاوژارنەی داهاتوو دێنجیان پێ نەدەن و سزایان بدەن. دەستخۆش. هێزەکانی حەشدی شەعبی هێزێکی داگیرکەر و ستەمکار و زاڵمن لە ڕابردوو ئێستاش بە پلانی ئێران لە هەوڵان بۆ گۆڕینی دیموگرافیای کەرکووک لە شارێکی ڕەسەنی کوردیەوە بۆ شارێکی تەواو عەرەبی بۆ جێبەجێکردنی ئەم پلانەیان ئەو تیرۆرستانە سڵ ناکەنەوە لە هیچ شتێک لە ڕێگای کوشتن و ڕفاندن و سزادان و تۆڵەکردنەوە لە هاوڵاتیانی کوردیەوە هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک. بەڵێ ئامادەبوومان لێرە یادکردنەوەی خیانەتی گەوری 16 ئۆکتۆبەرە کە بووە هۆی لە دەستدانی 150 خاکی هەرێمی کوردستان بە زۆر بەداخەوە بکەرانی ئەم خیانەتە گەورەی تا ئێستا نەدراون بە دادگاکان. هیوادارین دادگاکان سەربەخۆ بکرێ و بکەرانی ئەم خیانەتە گەورەی بە سزای خۆیان بگەن. زۆر سپەری ئامادەبوونتان لەم خۆپیشاندانە چییە؟ هۆکاری ئامادەبوونم لەم خۆپیشاندانە بۆ بەگشتدا چوونەوەی ئەو خیانەتەیە کە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە ئەنجام درا و بۆ هۆی لە دەستدانی 150 خاکی کوردستان. بەداخەوە ئەم ڕووداوانە لە مێژومانە هەموو جار دووبارە ئەبنە و بۆتە هۆی کارەساتی گەورە بۆ خەڵکی کوردستان. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە شاری دەنەن لە بەردەم کورسەخانەتی عێراق کۆبوونێتەوە کە بۆی ئەو خیانەتیەکێتی و پارتی لە 16 ئۆکتۆبەری 2017 دەرعق بە هەرێمی کوردستانیان کردو کە 150 خاکی هەرێمی کوردستانیان فرۆشت. من داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم کە لەم دەنگدانەدا هێزێک و تازە تاقیب بکەنەوە دەنگدەن بەلایەنێکی تازە. کۆگلێرەکەەوە بووینەوە دژی 16 و خیانەتی 16 ئۆکتۆبەر کە لەلایەن یەکێتی پارتیەوەکرا ڕۆژێکی ڕەش و خوێناویە بەڕووی دەسەڵاتی بارزانی و تاڵەبانی لەم ڕۆژایە بەهێنانی حەشتی شەعبی بۆ ناو خاکی کوردستان و کوشتنی خەڵکی بێتاوان لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. بۆ ئێمە لێرەوە داوا لە خەڵکی کوردستانەکان بە هیچ شێوەیەک دەنگ بەم دوو حیزبە نەدا بنەماڵەی بارزانی و تاڵەبانی بڕوخێ. دەستم ڕۆکەبووینەوە لەم چالاشیە دژی ئیدانەکردنی ئەو خیانەتێک کە لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017دا ڕوویدا کە بۆ هۆی ماڵوێرانی خەڵک و ئاوارەبوونی ژن و مناڵەکانی کەرکووک کە بۆ هۆی لە دەستدانی 150 خاکی کوردستان. هیوادارین خەڵکی هەرێمی کوردستان لەم هەڵبژاردنەیە سزایان بدات و چیتی جەنگ بە و حکومەتە نەداتەوە. هەتا بەخێراتنی هەموو ئەم ئازادی خوازانە ئەکەم بەخێراتنی ئەم ئەندامە خۆشەویستانە ئەکەم ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەرە بەڕاستی زۆر بە پێویستم زانی کە ئەم یادە گەورێ ئەم خیانەتە گەورەیە بخینەوە بەرچاوی ئەم دەسەڵاتدارانی ئێستەی هەرێم کە زامێکە هەتاکو لەسەری بنووسینە هەتاکو لەسەری بڵێن بە هیچ شتێ ساڕژبوونی نییە. خیانەتێکە کە لە 150 هەرێمی کوردستان یان فرۆش لەسەر دەستی کاڵفامەکانی یەکێتی. بەڕاستی ئەمە جێگەیەکە ئەمە لە دەستدانێکە کە چەند ساڵە هات ساڵا کورد ئەم شتی بەخۆی نەبینیوە. هیوادارم دووبارە نەبێتەوە. هیواداریشم لەم هەڵبژاردنەیە تۆڵی ئەمانە هەمووی بکەین. لێکۆتە خراپەکانی خیانەتی 16 ئۆکتۆبەر بۆ ناوچە کوردە لە سەرنشینەکان چییە؟ سلااو لە تۆی بەڕێزیش. ئێمە ئەمڕۆ هەڵساین بە خۆپیشاندانی لە شاری لەندەن کە دژ بە 16 ئۆکتۆبەر لەلایەنی دوو بنەماڵی جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی و 150 خاکی هەرێمی کوردستانی تەسلیمی منیشیەکانی عێراق کرد بۆ مەبەستێکی تاکە شەخسی. تەنانەت ئێستا لە ناوچە دابڕاوەکانی وەکو شاری کەرکووک وەکو دووسخورمات و ناوچەکانی تر ئێستا کوردبوون لە مەترسیدایە لەو ناوچانە
بۆ نمونە وەکو کشت و کاڵ زەوی کشت و کاڵەکانمان لەلایەنی عەرەبەکانەوە دەست بەسەر کراوە ناتوانانی داوای مافی خۆت بکەی لە دوای 16 ئۆکتۆبرە ئەو ژیانی کورد زۆر بە سەختی لەو ناوچانە تێدەپەڕێ ڕۆژانە بە بەرچاوی خۆمانەوە دەیبینین هەزاران تعدا لە گەنجی کوردەکەن لە خەڵکی کوردەکەن خەڵکی سڤیلیش کوردی شاری کەرکووکەکەن لە بۆنێ ئەم دوو بنەماڵەوە داوا ئەەکەین لە دادگایەکی دادپەروەرانە بنەماڵەی مەسعود بەرزانی و بنەماڵی جەلال تاڵەبانی لە دادگایەکی دادپەروەرانە بە سزای خۆیان بگەن لەگەڵ میلیشیاکانی عێراقات. بەڵێ ئەمڕۆ 16 ئۆکتۆبرە ئەمڕۆ ئەو ڕۆژە خوێناویە بۆ میلەتی کورد بە تایبەتی خەڵکی شاری کەرکووک کە تێیدا 150 خاکی هەرێمی کوردستان لەلایەن بنەماڵەی پارتی وەکێتیەوە فرۆشرا. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە تێیدا حەق و مافی کورد بە تەواوەتی لە کوردبوون سەنرایەوە. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە تێیدا هەموو مافەکانی میلەتی کورد لە نێوان دوو بنەماڵدا بەشکرا و فرۆشایە بە حکوومەتی عێراقی. ئەمڕۆ من وەکو ئەندام و چالاکوانێکی سیاسی لە ڕێکخراوی داکۆک هەستان بەگربوونەوەی لە بەردەم سەفارەتی عێراق لە لەندەن لە 16 دەی 2025 بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە ڕەشێکەوە 16 ئۆکتۆبر کەوا خیانەتێکی گەورە لە گەلی نیشتمان و گەلی کوردستان کرا لەلایەن سیاسەتمەداران و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە کەوا 150 خاکی کوردستان فرۆشرا بە هێزەکانی عێراق و میلیشیاکانی عێراق و هەجی شعبی. ئەو ڕۆژە ڕەشە کە هەرگیز لە مێژووی گەلی کوردستان نەبیر ناچێت. من ئەمڕۆ و چالاکوانێک ڕێکخراوی داکۆک لە بەردەم سەفارەتی عێراق لە لەندەن کۆبوونەوە بۆ بیرهێنانەوەی خەڵکی کە دەسەڵاتی پارتی وەکێتی کە زوڵم و ستەمێکی گەوران دەرهاق بە میلەتی کورد کردووە لە 16 ئۆکتۆبری 2017 کە لە 150 خاکی کوردستانیان فرۆشت بۆی لێرە داوا لە هەموو قشکوبرەکانم دەکەم کە بە هیچ شێوەیە دەنگیان پێ نەدەن و سزایان بدەن. بۆ لە شاری لەندەن لە بەردەم کۆسوخانەی عێراقی کۆبووینەتەوانێت دژی خیانەتە گەورەکەی پارتی وێچێتی کە لە 150 خاکی هەرێمی کوردستانیان فرۆشت وەکو دەزانن کە پارتی وێچێتی دەسەڵاتەکانیان بەنادەتپەروەرانە بەکارێنن لە کۆمەڵگەی کوردیدا و ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوانێ بۆ پشتگیری بۆ گەڕانەوەی لە 150 خاکی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئێمە وەکو چالاکوان و ئازادی خواست لە بەردەم سەفارەتی عێراق کۆبووینەوانێ دژی ئەو خیانەتە گەورەی کە هەردوو حیزبی دوو بنەماڵە پارتی وێچێتی ئەنجامیاندا لە 16 ئۆکتۆبر و میلیشیاکانی حەشدی شەعبیان هێنایەوە بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بۆ ئێمە دووبارە بە خەڵکی کوردستان ئەڵێین کە لەم دەنگدانەدا لە 11 ئەکرێ دەنگیان پێ نەدەوەنەوانێت تاوەکو ئەم خیانەتە بۆ هیچ کاتێشکە و هیچ پاردۆخشکە دووبارە نەکرێتوانێت. ئەوڕوو لە ڕێکەوتی 16 دەی 2025 لە شۆری لەندەن لە بەرامبەر کۆسوخانەی عێراقی خۆپیشاندنێکی ئۆرم مهمە من ئەنجام دەوە مەرەم ژەوی خۆپیشاندنە ئەوە کو لە هەموو ڕۆژدا لە ساڵی 2017 لە 150 خاکی هەرێمی کوردستان فرۆشراوە بە هێزەکانی عێراق و دەنجامدا بە هەزاران خەڵکی شۆری کەرکووک ئەوەرە بوون و هەتا ئێستا ئەو شۆرە لەو بەردوخە ئۆلوزەدایە و تا ئێستا چارەسەر نەکراوە. بکار ئەو هەفکاریە ڕێکخراو داکۆک مافچەڵکی ئەنجامدا ji بۆ بیرەوەریە خیانەتا 16 ئۆکتۆبرê û 7 ساڵە بەرینەوە هاتبووکردن ji لای هەردوو پارتên دەسەڵات پارتی یەکێتی تەبێت ji لای یەکێتی ve ku پارێزگاوا Kerkûkê gelek navçetê radestî hêzên Iraqî hat nekirin û bû sebebê hindê 5 sadê xaka Kurdistanê hate ji destdan û herasa bû egerê wê çandê zêdetir ji 2000 pêşmerge hatine kuştin û birîndakirin û qewarê herêmê kete mentirseka gelek mezin da her wasta xelkê herêmê Kurdistanê kete jêr fişara borê siyasî û aborî û emnî ve. بەڵێ ئەمڕۆ لە بەردەم سەفارەتی عێراق گربوونەتەوە بۆی دانەکردنی خیانەتی 16 ئۆکتۆبر کە خیانەتکاران یەکێتی پارتی 150 خاکی کوردستانیاندا بەدەست داگیرکەران حەشدی شعبی کە تیایدا حاڵاتی بێتاوان بۆ قوربانی یەکێتی پارتی لەوەتی هەن بە خیانەت هێناویێنە خاک و خەڵک و وڵاتیان فرۆشتۆ بە دوژمن سامان و داهاتی وڵاتیان زیە و دەیدزن من لێرەوە بۆ حکوومەتە دەڵێم ڕوخانتان نزیکە پشتیوان بە خودای گەورە هیوادارم هاوڵاتیان دەنگیان پێ نەدەن. مرۆوەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک لە لەندەن هەساوینە بەردەم کۆسوخانەی عێراق هەساوین بە خۆپیشاندانێکی هێمنانە بۆ ئیهانەکردنی 16 ئۆکتۆبر کە لە 150 خاکی هەرێمی کوردستانیان تەسلیم بە حکوومەتی عێراقی و حەشی شعبی میلیشیاکانی حکوومەتی عێراقی کردووە.